سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ جارێکی دیکە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی چالاکیێکی نوێیان ئەنجامدا. چالاکیەکە ڕێگریکردن بوو لە تەنکەرە نەوتەکان کە بە قاچاق دەبرێتە کۆماری ئیسلامی ئێران. لە ناحەیە ئەربەد مامۆستایان ڕێگەیان نەدا ئەو تەنکەرە نەوتانەی کە لەلایەن پارتیوێکێتی و بە قاچاق دەفرۆشێ ببرێتە سەر مەرزەکان و لەوێ بفرۆشێت. لە ماوەی ڕابردوودا مامۆستایان کۆمەڵە چالاکی دیکەیان تاقی کردەوە، بەڵام هیچ ئەنجامێکی ئەو تۆی نەبوو ئەوەی کە مەرامی خۆیان جێبەجێ دەکەن. لە خۆپشاندان لە مانگرتن ئێستاش هاتووەتە سەرەوەی کە دەست بۆ داهاتی هەردوو حیزبی دەسەڵاتدار دەبن کە ئەویش ڕێگەگرتنە لە داهاتی نەوتی قاچاق. ئەم شەو من قسە دەکەم لەسەر ئەم چالاکیە نوێیە بە میوانداری هەر یەکە لە مامۆستا شنەعەلی مامۆستای ناڕازی زۆر بەخێر بێن، هەروەها مامۆستا ئاکۆ شێخ مەحەممەد ئەویش مامۆستای ناڕازی کە هەردووچان لە ستۆدیۆ میوان مامۆستا جەنابیشتان بەخێر بێن، هەروەها بە شێوەیەکی ڕاستەوخۆش مامۆستا هادی حەمەڕەشید لە ناو خێمەی ناڕازیەتەکە لەوێ لەگەڵمان دەبێت کە لە دەرەتای ناحەی ئەربەتە ئەو چالاکیان ئەنجام داوە. هەر لە ناو شاشەی زووم بەشێک لە چالاکیەکانی ئەمڕۆ بە بەردەوامی دەڕوا، هەروەها ڤیددیۆیەکی کەیشمانەیە کە ڕاستەوخۆ و دیمەنەی ئێستای ینی بە تەواوی ینی بەرنمەکە لەگەڵمان دەبێت کە چالاکیەکان چۆن و چۆن هەتا و پێستا مامۆستایان لەوێ وەستاون و هەر بەردەوامن لە چالاکیەکەیان. ئەگەر پێم مامۆستا هادی حەزرە ئەگە بچمە لای زۆر باشە. مامۆستا هادی پێم خۆشە سەرەتا لای ئێوە دەست پێکەم. پێم وایە ینی کەشوهەواکە زۆر ساردە، بەم کەش و هەوا ساردە ئێوە بەردەوامن لە چالاکیەکەتان. بە تەمای چین دەتانەوێ چۆن بەردەوامی بەم چالاکیە بدەن؟ ئەمڕۆ ینی توانیتان چالاکیەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێت و وێنە ڕاستەقینەکەیش پیشانی دەسەڵات بن. ینی بەڕاستی من لە ماوەی ڕابردوودا تەنانەت دوێنێ ئێوارە چاوپێکەوتنم ینی لەگەڵ دوو مامۆستای بەڕێزدا لێرە کە میوانە بوون، میوانێکی شمە بوو کە پەرلەمانتاری پێشوو بوو، چاوپێکەوتنم لەگەڵە کرد. زۆر بەیان نکۆڵی لەوە کە نەوت بە قاچاق نافرۆشێت، کە بە قاچاق نافرۆشێت. ئەمڕۆ ئێوە وێنە ڕاستەقینەتان پیشانی هەمووانە کە ئەو سەدان تانکەرنەوتەی کە لەسەر شەقامەکان وەستاوە ئەمانە بە قاچاق دەبرێن و داهاتەکەیشی تاوە کوێستا نازانرێت بۆ کوێ دەڕوە. ئێوە هەر بەردەوام دەبن یاخود نەخێر ئەمە تەنها چالاکی ئەمڕۆیە و ئیتر کۆتایی پێ فەرموو. بەڵێم کاتتان باش. سڵاو لە بینەرانی زووم و جەناب و سڵاو لە مامۆساشنە و مامۆسا شێقاکۆ کە دوو کەسی ئازیز و دوو مامۆسای قوربانی دەرن. لە ڕاستیان لەم کەشە ساردا ئێمە بە ڕۆحێکی گەرمەوە لێرەین و بە ئیرادەیەکەوە خۆمانمان یەکلا کردوێتەوە بۆ ئەو پرۆسەیە. وەکو ئاوێنەیەک ئەمڕۆ ئەو بارودۆخەمان پیشانی کۆمەڵگاکەمان و تەنانەت میدیای عەرەبی و میدیای جیهانیدا کە بەڵێ نەوت بە قاچاقەچێەوە بەردەوامە و تا ئێستا ژوازانم گومان نەبووە لەسەرەوەی کە ینی لە پرۆسەی بە قاچاقبردن و بە تاڵانکردنی نەوتە ئایا ئەو پرۆسەیە وایە یاوانە هەردوو حیزبی دەسەڵاتدار بەداخەوە لە ئەنجامی فشاری نێودەوڵەتی، فشاری تەنانەت حکوومەتی عێراقی و تەنانەت فشاری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ بە قاچاق نەبردنی نەوت خۆیان نەبان کردووە و پرۆسەکەیان بەردەوام بووە. بەڵام ئێمە تەنها مەبەستمانەوە نەبووە کە بۆ کۆمەلگای دەرخەین کە ئەوان ئایا نەوت بە قاچاق خەبەنیان نا، ئەوە بێگومان
مسلمە و لای هەموو کەسێ ڕوونە، بەڵام ئێمە دەستمان بۆ شادەمارەکە برد. زانی چۆنە کاک سامان ڕاستی تەوێ ئێمە تەنها لە ئەم جێگایی کە تایە وەساوین لە ماوەی سەعاتی ڕابردووە دەیان تەنکەرمان گێڕاوەتەوە کە نەبزمانەگرن پێمان ئەڵێن بزانین ئایا جددین لە کارەکەیە. ئەگینا خودی دەسەڵات خۆی لە بازگەکانە هەزاران تەنکەری هێشتۆتەوە، ئەوەنەی کە معلومات دەست ئێمە کەوتووە کە ئێمە لێرەین لە بازگەی سلێمانی و لە بازگەی کەڵەوانان و لە بازگەکانی تری دێگەڵە و هەموو بازگانەی کە بەداخەوە یعنی دروست کراون بۆ بەشێک لەو پرۆسانەی کە هەیە پێمان وتراوە کە بە هەزاران تەنکەر ڕێگەیان لێ گیراوە لەبەرەوەی ڕێگە ینی کێشە بۆ هاتوچۆ دروست نەکەن کە لە کاتێکە ئێمە ناهێڵین لێرەوە دەرباز بن. بۆیە پرۆسەکە لە لای ئێمە پرۆسەیەکی جددیە و دوودڵ نین لە چالاکیەکەمان و پێمان وایە ئەوە ڕێگا ڕاستەکەیە. ڕێگا ڕاستەکەیە بۆ ڕێگاگرتن لە بە ناشەرعی بردننی داهاتی نەوت کە خودی خۆی ڕێگایەکی شەرعی هەیە کە ئەویشەوەیە ئێمە لە دەوڵەتێکی نەوتیە ڕێگای قانونی خۆیمان هەیە لە ڕێگای سۆمۆ لە ڕێگای هێڵەکانی بردننی نەوت بۆ بازارڕەکانی جیهان ڕێگا سەحیحەکەیە بەداخەوە. باشە کاگادی ئێوە ئامانجەکەتان یاری بۆ دەستبردن بۆ ئەم شادەمارە ئایا ئەم وەستانی ئەم شادەمارە دەبێتە هۆی ڕاگررتنی دڵی ئەوان یا وەکو چالاکیەکانی کە هەر ئاسایی وەرەگیرێ؟ نا ئێمە پێمان وایە ئەو چالاکیانەی ئێمە ئەنجاممان داوە تا ئێستا بێ ئەنجامیش نەبووە. یەکەم ئەنجامی ئەو چالاکیانەی کە ئەنجاممان داوە بریتیە لە لێدانی دڵی ڕاستەقینەی کۆمەڵگاکەمان کە دڵی هەڵوێستە و هەڵوێست وەرگرتن لە کۆمەلگای ئێمە نابێ بەرەنگاری بەتاڵان بردن، بەرەنگاری ستەمکاری، بەرەنگاری نادادی یعنی لە کۆمەلگا فرامۆش بکرێ. بۆیە هەرمانەوەی خودی چالاکیەکان بۆ ئێمە پێمان وایە کاری جدیە، بەڵام ئەمەیان بۆچی پێمان وایە درۆبکی چالاکیەکەمانەوە ئێمەش پێ بەپێ هەتا ئەوان تەسعیدی پێ بکەن ئێمە تەسعیدی زیاترەکەین. ئێمە پێمان وایە ئەو شادەمارەی کە ناومان ناوە شادەمار دوو کاری زۆر نائەخلاقی بۆ ئەوان ئەنجامەدا. کاری یەکەم ڕێگا شەرعیەکە کە ڕێگای ناردنیەتی لە ڕێگای سۆمەوە ئەوان فەرامۆشیەکەن و ڕێگایەکی ناشەرعی ئەگرنە بەر کە ڕێگای بە قاچاق بردنە. و کاری دووەم باسک و ملی هەردوو بنەماڵە بەهێزەکە ئەم کارە قاچاقچێتیە لە ڕێگەی نەوتەوە توانیویانە میلیشیا بەرهەم پارەدار بکەن و بەری دەنەجانی کۆمەلگاکەمان هەر لە ڕێگای نەوتەوە توانیویانە لە ڕێگای نەوت و بە قاچاقبردننی نەوت و شمەک و کاڵای تریشەوە کە ئێمە لەم مەرحەلا بتوانین و هیوادارین کۆمەلگاکەمان پشگیریمان بکەن ئەگەر بتوانین پرۆسەی نەوت ڕابگرین و دڵنیابن دەست بۆ پرۆسەی تریشە بین. لە ڕاستیە ئەوان توانیویانە باسک و ملی خۆیان بەهێزکەن و بەر ببنە کۆمەلگا. بۆیە ئێمە بڕیارمان داوە وەک ئەوەی کە ئەوان نائەخلاقیەن دەست بۆ قوتی خەڵکە بن، نائەخلاقیەن و داهاتوی وڵاتەکە تاڵانەکەن. ئێمەش نوقتەیەک دانێن ئەڵێن لە ڕاستیا پێویستە با بڵێن پشک و بەشی ئێمە لەو داهاتە کە بە هەزار ڕێگا و بەڵێنیانە بە کۆمەلگاکەمان چ پارتی و چ یەکێتی لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە پێیان وتیان ئێمە شەریکتانەکەین لە بەرهەمێنانی لە داهاتی نەوتا. ئێمە داوای ئەو بەشەی خۆمان مامۆسادی من دوایی ئێمە سەر بەڵێنەکان چونکە پێشاتی نوێ هەیە دوایی ئێمە سەر و بەڵێنانە ینی یەک دوو پرسیارم لایە لەسەرەوەی کامڕۆ
هەرێکە لە جێگری سەرۆکۆزیران و هەروە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان شتی نوێیان وتووە لە سەرێکێک لە داواکاریەکانیەوە کەویش تەڵتیم بوو جا دوای پرسیارتان لە یەکەم ئەمەیە بێمە لای میوانەکان ڕێیەوان شوەگەم دوایە گەڕێمە لای جەنابێت شنەخانەوە پێشتریش مانتان کرد ینی جەنابەت یەکێک بووی لەوانە تا کەی ئێوە بۆ نمونە ئێستا داواکاریەکانی ئێوە خۆی لە چی بینێتەوە ئەبێت چی بکرێت بۆی ئەم دۆخە هێور ببێتەوە و بچێتەوە سەر باری ئاسایی خۆی بەڵێ ئەوەی کە ئێمە دەستمانیاتیم نزیکی 11 ساڵەوە خەباتی مەدەنی مامۆسان و فەرمانبەران بەردەوامە قۆناغ بە قۆناغ ئێمە شتەکانمان تاقی کردوێتەوە لە خۆپشاندان لە بایکۆت لەمانەوە لە ژێر خێمەدا نزیکی 15 ڕۆژێک لە بەردەم محکمە ماینەوانێ لە ساڵی 2010 و پاشان ڕێگەکانی خەباتمان تاقی کردەوە چەند جار بەرە و عێراق چەند جارمانەوە لە بەردەم نووسنگی پەرلەمانی عێراق و پێشکەشکردنی یادداشتنامە و یعنی ئەم ڕێگانە هەمووی تاقی کرانەوە لە ئەنجامی ئەم هەموو تاقیکردنەوەوە ئەوەی کە خەڵک بووی ئومێد بوو لەمان بە تایبەتی مامۆستا و کە سوکاری خوێنکار هەمیشە ئەیانوێ بایکۆت هەموو جارێکشین و سەر هەما خاڵ کە ئەنوە بایکۆت سوودینی ئێمە هاتین ڕێگەی کەمان تاکردن و ماگرتنمان لە خۆراک ئەنجامدا وەکو یەکێک لە ڕێکارەکانی خەباتی مەدەنی نەک بڵێن وەکو دوا خۆناغ هەمیشە وتمەتمە ئەتوانین ئێمە ماگرتن لە خۆراکەینە سەرەتایەک بۆ دەستپێکی قۆناغی نوێی مامۆستایان هاتینە لە ڕێگەی ماگرتنەوە کۆمەڵێک داواکاریمان هەبوو کە بەداخەوانێ بەڵێن دراوە بەڵام ئێمەش بۆیە ئێستا تاکیدی لەسەرەکەین و هەر بەرداوامی لە خەباتی مەدەنی خۆمان ئەوەیە بۆ نە لە پلە بەرزکردنەوەی مامۆسایانە کە ئەمە خاڵێکە بەدەست حکوومەتی هەرێمە بەدەست وەزارەتی داراییە لە کاتێک کازانین سرکی عسکەری و ئەو بە ئەوانی کە ئایدی خۆیانن و کە هۆکاری مانوی خۆیانن ئەمانە بۆیان کراوە تەنها فەرمانبەری مەدەنی بۆی نەکراوە یاخود موچەخۆری مەدەنی بۆی نەکراوە ئەمە گرفتەکەیە یەکێک لەوانی کە ئێمە باسیەکەین پێدانی موچێ 30 ڕۆژ جارێک ئایا ئەبێ ئەمە خەونە ئێمە خەونی پێوەبیناتە دی یانێ مە شتێکی زۆر هاکەزای و ئاسانە کە ئەمە جێبەجێکەن یەکێک لە خاڵەکانی کە تەوتینکردنی موچەکانمان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە لە کاتێک ئازانیوە ئەمڕۆ ساڵێک و 1 ڕۆژەوێت تێپەڕی بەسەر ئەو یاسادا کە لە ناو پەرلەمانی لە ناو دادگای فیدراڵە ئەم یاسای دەرچوێن لە خۆمانەزین لەو ڕۆژە 2 یاسا دەرچوێنرا یەکەمیان لابردننی 11 کورسی کۆتا بوو کە جێبەجێ کرا کە ئەمە سیاسی بوو تەوتین سیاسی نییە بۆ جێبەجێ ناکرێ کاتە ئێمە وای لێ هاتووە کە کاتێکیش باسەکەین ئەڵین موچە دەربهێنێ لە ململانی سیاسیڕان ئێوە دەسەمەن بۆ هەنێکەیس ئەکەیسی موچە ئێمە نەتوانین دەستی بۆ بەرین ئێمە دەستبەرین بۆ شتێک ئێمە لە داوای پەرلەمانەکەین لە داوای وەزارەتمان کردووە لە داوای پولۆپۆستێکمان کردو کە نەتوانین ئێمە پێی هەڵبستین کاتە ئەم گرفتانە وای لێمە کرد بەردەوام بین لە خەبات کە جێبەجێ نەکرا یەکێک لەو قۆناغانەی کە ئێستا ئێمە دەستمان بۆ بردووە ڕێگریکردنە لە تانکەرەکان و مامۆستاهادی ڕوونکردنەوەی تەواویە و ئەمەش ناکەینە دوا قۆناغ ئەمە یەکێکە لە ڕێگاکان لە ڕۆژانی داهاتووە چالاکینەوە ئیتر ئەبێت ڕێگریکردن زیاد ئەکات تەنها لە تەنکەرا خۆی ناگرێتەوانێ ئەچینە ئەو شوێنانی کە هەستیارن بۆ ئەوان و کە زۆر جار ئەمڕۆ زۆر قسە هاتە بەرگی خۆمان باسەکەن بۆ تەنها تەنکەر ئەمە ئەڵێن ڕێگەیەکە خۆی منە ماوە چۆمە دوا ڕێگەیە ئەمەیەکێکە لەو قۆناغانێکی کە هەیە بۆ نمونەکردنەوەی دەرگای قوتابخانەکان بەڵێ ئەمڕۆ بەداخەوانێ شاندنی بایکۆت بەڵێ ئەمڕۆ بەداخەوانێ سرڕای ئەوەی کە لە ڕووی کەشوهەواوە هۆشیاری درابەوەی کە ئەگەری زۆر ئەمڕۆ بەفر ببارێ ڕێگری بکرێت سەرماسۆڵە بێ داوا کرا کە قوتابخانە نەکرێتەوە بە پێچوانەوانێ پەروەردەکان هێندە جەختیان لە مدیرەکان کرد و هێنە زەختیان لە مدیرەکان کردبوو لە کۆمیتۆ مەڵبەندەکانی خۆیانەوە مدیریان ناچارکی لە پەیجەکانی خۆیانەوە لە قوتابخانەکان داینن کە قوتابی بێتەوە بەڵام هەمیشە وتمە درگکردنەوەی دەرگای قوتابخانە پێی ناوترێ پرۆسی پەروەردە بەڕۆچوونی پرۆسی پەروەردە تەنها دەرگاکردنەوەیە قوتابی ئەچێ بێ مامۆستا قوتابی چۆ بێ مامۆستا ینی زۆرینی مامۆسایانتان لەگەڵایە کە نەچنەوە چکمە گروپی قوتابخانەکانمانێر هەمومان پێکۆڕای خۆمان لەوێ گۆڕینەوانێ زۆربەی لەگەڵ ئەو بوتیان ئێمە بانی چالاکیێکی وەها ئەکرێت لە کاتێک کازین ئەم چالاکیێت تەنها بۆ چینێک نییە بۆ هەموو موچە خۆرانە تەنها بۆ مامۆستانیە تەنها بۆ شخصێک نییە بۆ مامۆساهادیەک نییە کێستا لەو سەرمای هەڵ ئەلەرزیە بۆ ئەو هاوڕانم نیە کێسە لە ژێر ئەو خێمە هەڵ ئەلەرزرم نیە سەر ستودیۆکم کە گەرمە بەڕاستی هەست بۆ ئازاری ناخی ئەوانەکەم کێسە لاوان لەکوێن لەبەرەوە بێ کۆمەلگە تێبگا ئەم چالاکیانە بۆ هەموویەتی بەکردن و دەرگای قوتابخانە بایکۆت نەشکێنراوە مناڵ ناچار کراوە بێ مامۆستا بچێتە ناوەندەکانی خوێندن ئەمە لانە 2 ڕۆژ بخانێ سە ڕۆژ دووبارە دەرگای قوتابخانە داخرێ ئەمە لێکی دوانزۆ ئێمە ئەم لەسەوەگە فشاری شەبێ بەڵێ ئێمە خۆمان نەکرێ بە خاوەنی بایکۆت ئەم ساڵ بایکۆت زۆر خۆڕسکانە بوو زۆر خۆڕسکان و پەیوەستیان کە بە موچەوە تا ئێستا موچەی مانگی 12 نەدراوە یعنی ئەوە دوش ئەڵێ دەنگینێ لە هەمووی ناخۆشتر کاک سامان چیت پێ ئەڵێ هەل لە مانگی لە سەرەتای مانگی 2 پێتەڵە چێڵە موچە دواکەوێ
یعنی واد لێکا بووی تۆ گوێ درابێ لەگەڵم هەواڵەیە دڵ قورپەنەکا لە کۆتای مانگ نزیکە بیتەوانێ ئێوە لە کۆتای مانگ نزیکە بینەوە ئێمە مانایەتی هەمووچی ساڵی پاروەردەگرت و ئەم ساڵیشی بێتە سەر زۆر باشە گەڕێم و لای جەنابشت کاک شێخ ئاکۆ بەڕاستی من ئەمڕۆ دیمەنێکی جەنابتم بینی ینی خۆت هەڵواسی بوو بە پێشی لۆریەکی سوتەمەنیە نەترسایی بکەویتە خوارەوە بەڵێ سپاسانەکەم وەڵاهی جا ئەگەر جەنابت و شنەخان ڕێگەم بدەن من هەر لێرەوە ئەوە هەر دیمەنەکەی ئێمە لای ئێمە هەیە حەزەکەم ئەوستا بینەران ژێ بینن ینی دیمەنێکی بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو زۆرش بڵاو بووە ڕاستە فەرموویت من ئەمێ هەر لێرەوە ئەگەر جەنابتان ئیزنم بن سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ هاوڕێکانمان لە خێمەکەی لای عەربد ئێستا کە خەڵکی زۆربەی لە ناو جێگەی گەرم و دووری گەرمە دانیشتووە و لەسەر قەنەفەی گەرم دانیشتووە مەگەر من بزانم ئەمڕۆ چەند سەرمایان بۆ هاوڕێیانەمان ئەوەندەی من هاوڕەکانی خۆمانم خۆش ئەوێت و سەری ڕێز و نەوازش بۆ ئەواندا ئەنوێنم هەزارەها مەسئولی ئەم کوردستانە هەردوو حیزبی دەسەڵات هەر هەموو دەسەڵات ئەەکەم بە ساقی یەک ساعتی یەکێک لەو برادرانەمان کە لە خێمەکە ئێستا خەریکی چالاکیێکی زۆر پیرۆزن داوای گێڕانەوەی مافی هەموو خەڵکی کوردستانەکەن بۆ مۆزوعی پرسیارەکەشت بەڕاستی من لەو کاتەیە کە ئەو سیارم بینی ئەو ترێلم بینی کاک سامان زۆر تەئسیری تێکردم نزیکی 200 مامۆستا لەوێ وەستا و ئەیانەوێت چالاکیەکەن بە ئارەزووی خۆی زۆر بە بێبنەتانە هاتە سەر جادەکە و ویستی بڕوات ئیتر من بەبێ لا ئیرادی بووم کە چوومە سەر وتم ئەگەر بشم کا بەژێرەوە بش برم زۆر تەبیعیە بەڵام بە شەرتی ئەم زەلامە نەڕوات ئەوە بوو ئەلحەمدولیلا نەڕۆیشت و هاتە هێنامانە قەراخی جادەکە من بۆ مۆزوعی ئەوەی کە بترسم لەوەنە وەڵا هیچ کاتێک نەترساوم و بشم کا بەژێرەوە بقۆسمەوە بۆ ئەوەی کە من دوێنێ ینی میوانێکەمە بوو کادرێکی پارتی بوو خۆی پەرلەمانتاری پێشوش بوو ئەڵێ ئەم مامۆستانە دەستی سیاسیان لە پشتیان چەند جارێ جەختی لە سەرما کردەوە ئەڵێ هەر کاتێک پێشاتێکی نوێ بۆ قازانجی خەڵک بێتە پێش ئەمانە چن ئاژاوە دروستەکەن و چالاکیانێ بۆ نمونە ئەڵێ کاتێک خەریک بوو موچە چارەسەرەکەوان هاتن مانگرتنیان کرد ئێستاش ئەوە تا هەموو ئەوروپا و ئەمریکا داواکەنە و تێرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ هەناردە بکرێ ئەوانە چنە چالاکیەکەن ڕێگە گرن لە تانکەرە نەوتەکان کەواتەی ئەمانە دەستیان لە پشتە ئایا ئێوە دەستی سیاسیتان لە پشتە بۆ مەرامێکی سیاسی وەڵاهی جا نازانم ئەم برادری کە هەر نەشزانم کیە کە قسەی کردو لێرە و ئەوە ئتیهام ئەبەخشێتەوە هەمومان متتەهەمەکە بەوەی کە ئێمە دەستی سیاسیمان لە پشتە بەڕاستی زۆر شوورەیە بۆ دەسەڵاتێک کە بەو شێوەیە بیر بکاتەوە ئەمە ببوورە من کە بەناوەڵم یانی حیزبەکانی دەسەڵات ئەم جۆرە هەمویان بەسم ئەوە بڵێم کاک سامان هەمویان بەو شێوە بیرەکەنەوە ئەگەر شتێک لە بەرژەوەندی ئەوان نەبوو ڕاستەوخۆ ئەڵەن ئەمە دەستی دەرەکی لە پشتە دەستێکی سیاسی تری لە پشتە ئەمە ئەیان جوڵێنن کاکە دەستمان لە پشتەوەرە کاکە ئەو دەسەی کە تۆ لە پشتی ئەمێ ئەزانی پارتی یەکێتی هەر هەمووتان وەرن بزانێکی چ دەسێکمان لە پێشە وەرن کاکە وەرنە پێشەوە ئێمە داوای مافی خۆمانەکەین داوای مافی ئەو خەڵکە ئەکەن کە 14 ساڵە بە بۆچوونی تۆ گەرم حکومەتە لە کاتی خۆی موچە بە هیچ دەسێک و هیچ خەڵکێکە چێتە سژەکە ئێستا عرضەکەم 34 ساڵە مافمانە خۆن کاکە ئێمە 10 ساڵی ڕێکە 11 ساڵە لە سەرجادین 34 ساڵە لە 2014ەوە ئێمە تحملمان کرد 20 ساڵی ڕێک لە 2014 داوای مافی خۆمانەکەین وەرە مافەکانمان بەرێ بزانە هزار ئەوەنەی ئێوە هزار ئەوەنەی یەکێتیش و پارتیش بە تەحەداوە ئەیڵێم هەر یەکێک لەو مامۆسانی کە لە خێمەکەی عربەتن کاک سامان ئێستا بە تەحەداوە ئەڵێم هەر یەکێک لەو مامۆسانەی ئەیگریت بەقەدەر سەرۆکی هەر هەموو حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بەقەدەر سەرۆکی حیزبەکانی تریش ئۆپۆزیسیۆنیش دانەیەکیان بەقەدەر خۆی و هەموو ئایلەکەشیان دڵسۆزی ئەو خاکمی وڵاتەیە ئێمە چ دەسێکمان لە پشتت کاتان لێ یەکەم باخ یعنی ئەو چاواشەکاریە بوەسێنن بۆچی کاکە وەرن مافی خۆمان بنێ ئێمە وڵاتمان سەد ئەوەنەی ئێوە خۆش ئەوێ ئێوە کاتێکە کە لە شەو ڕۆژێکە 320,000 تا 400,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە بە ئەترافی خۆیان
نەقلی دەرەوە ئەکەن لە ڕێگەی تەنکەر و لە ڕێگەی بۆریەوە ئەم 320,000 بەرمیلە تا 400 بە تەقریبی هەموو ڕۆژە بۆ شێوەیە ئایا داهاتی ئەم تەنکەرە نەوتانە بۆ کوێ ئەڕوا پێم بڵێ ئادەی مامۆساشنە ئادەی مامۆسایانی ژێرخێمەکە ئادەی مامۆسایانی کوردستان ئادەی مۆزەفین ئادەی خانە نشینانی کوردستان ئادەی خەسەخانەی هیوا و نانەکەلی ئادەی چی ئێوە کە سنووقەکانیشان بەتاڵ کرا سنووقەکانیش دەستی بۆ برا و دزیان یعنی سندوقی خانە نشینی کە لە هیچ شوێنێکی وڵاتان نییە کاکسامان کە دەستی بۆ ببرێت ئێستایکێک لەو کێشانەی کە لە تووشی هەرێم بووە ئەوە تا خانە نشینیان کاتێک تۆ لە سەتا حەڤەی لێ ئەبری لە سەتا دەی لێ ئەبری لە ئەوڵی دامەزراندنیەوە تا ئەو کاتی خانە نشین ئەبێ سندوقی هەبێ پارەکەی خۆی ئەیتەوە کاکە ئێستا سندوقی خانە نشینی بۆتە گەورەترین کێشە بۆ ئەم دوو ساڵاتە کە نازانن چۆن حەلیکەن لەبەر ئەوە ئێمە هیچ دەستێکمان لە پشتەوە نییە دەستی دڵسۆزی تەنها کاکسامان تەنها بە خەڵکی کوردستان هەمووتان هەموو خەڵک بزانێت تەنها دەستی دڵسۆزی لە پشتی ئێمەوە دەستی خەمخۆری ئەم خاک وڵاتە لە پشتی ئێمە زۆر باشە دەست خۆش بێ مامۆساعادیە مۆلای جەنابێت ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی دروستتر بڵێم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤڵ تاڵەبانی لەگە کاقوبادیشە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن زۆر جەختیان لەسەر جێبەجێکردنی تەڵتی نەکرد ینی ئاگادارن جەنابتان هەر لە ناو فەرمانبەران فۆرمێکی ئۆنلاینیان بڵاو کردو کە ئەمە پڕ بکەنەوە و ئێمە تەڵتین جێبەجێکین و ناچینە ژێر هەژماری منەوە تەنانەت کاک باڤڵ لە ناو دەیوت هەژماری خۆتان هەژماری مەسرور بەڵام ئەمڕۆ دوو لێدوانی زۆر پێچەوانە بڵاو کراوە کاک باڤڵ ئەڵێ لایەنە باشەکانی ڕوون بکرێتەوە ینی هەژماری منە لەگەڵ مەسرور بازانی دانیشتوم پێم وتووە پێویستە لایەنە باشەکانی هەژماری من بڵاو بکرێتەوە بۆی خەڵک لی تێبگات هەروە کاک قوبادی ژەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا پامنێرێک لی پرسی ئێوە تاوکو ێستا چیتان کردو بۆ مۆزوعی تەڵتین و گەیشتون بەکوێ ئەویش بەڕاستی تووڕە بوو ینی لە وەڵام داوتی ئەو بۆ نایبڕێنەوە ئەم تەڵتینە ینی خەڵک لە کاتی خۆی موچەکەەوە گەگەر لەسە هەژمارێ بێ کێشەی چییە؟ ینی پێتان وایە ئەوانیش چوونەتە ژێرباری ئەم داواکاریە یاخودەوەی کاوان نایەنە برد ئەم پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان و بە دروستتر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی بۆچی پاشگەز بوونەتەوە لەو جێبەجێکردنی تەڵتین کە ئێوەش یەکێک بوو لە داواکاریەکانی فەرمانبەران و مامۆستانی ناڕازی لە سنووری سلێمانی ئەزانی کاک سامان لە ڕاستیا لەو وڵاتانەی کە وڵاتی نەوتیە دیاردەی بە تاڵانبردن دیاردەی تاڵانکاری بەداخەوە ڕوو ئەدا ئەگەر سیستمێکی لەبار بۆ بەڕێوەبردن نەهێنرێتەکایەوە تۆ سەیری لیستی ناوی دەوڵەتانی نەوتی بکە بزانە لە دوو ئەگەر بەدەر نییە ئەگەرێکیان کاری مافیایی وڵاتەکەی وێران کردووەوە هەموو سێکتەرەکانی پەک خستووە بڕستی لەبەر خەڵک بڕیوە تەنها ئەوەی کە پێوترێ دەسەڵاتی ئۆلیگارشی دەستیان کەمینەیەک دەستی بەسەر دەسەڵات تاگرتووەوە ئیسفادە لەو داهاتەی نەوت بە تایبەتی سەرچاوە سروشتەکانیش بەگشتیەکە و دیوێکی تر هەیە دەوڵەتانی نەوتی کە بە سیستم کراوە توانیویانە لە سایەیە هەم دەسەڵاتیش ڕێچکەی خۆی گرتووەوە هەم خەڵکیش کەوتونەتە ڕەفاهێتەوە لەو داهاتە باش ئەوەی کە لە کوردستانە دیاردەیەک هەیە کە لە چوارچەوەی هەموو عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی شتێکەیە پێوترێ تەحالوفی فاسیدین ئەم تەحالوفی فاسیدینە بەداخەوە تەحالوفێکی زۆر گەورەیە تەحالوفەکە دوو باڵی زۆر گەورەی هەیە کە بریتە لە باڵی ماڵی بەرزانی و ماڵی تاڵەبانی من ناڵێم یەکێتی و پارتی لەبەرەوەی یەکێتی و پارتی شتێک نەماوە بە ناوی دوو حیزب بەڵکو دوو بنەماڵی دیاریکراوە نەم دوو بنەماڵە بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێ کۆمپانیا و گروپی کۆمپانیا و بیزنسمانی ملیاردێریان دروست کردووە کۆمەڵێ شازادە و ئەوەیان سەرپێ خستووە خاوەنی بیزنسی گەورن خاوەنی زانکۆی تایبەتن خاوەنی گروپی میدیان خاوەنی گروپی کۆمپانیای عقاراتی زۆر گەورە و بەرفراوانن شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی و دۆکیان هەمووی قوت داوە
هەموو زەوی وزارەکانیان ئەوەی پێوترێ ناوچەی ئاڵتونی و ئەوانە هەمویان بۆ مناڵەکانیان بردووە، یعنی تاڵانکاریەکی زۆر گەورەیان کردووە. وە لە سایەی ئەوانیشە لە لیڤڵی دووەمە لە لیڤڵی دووەمە هەر ئەو حیزبانەی تریان بەداخەوە، ئەمانە هەمویان پێیان تەحالوفێکی فاسیدینیان دروست کردووە، تایە بەشدارن بە هەمویانەوە. هەر تەنانەت باسی میوانەکەی دوێنێ شەوت کرد. میوانەکەی دوێنێ شەوت بە جۆرێ لە جۆرەکان خۆی نەبان کردبوو کە ئایا هەر بەڕاستی لە کوردستانە ئەو دۆخە هەیە، ئەوی ژواز لێبێنە یەکێتی و پارتی خۆیان وە شاگردەکانیان. ئەمڕۆ یەکێکی تر لە شاگردەکانیان کە تەنانەت ئەویست سەرمایە گوزاری دەنگ بە مردنی مانگرتوانەوە بکە، نەک سەرمایە گوزاری هەڵوێست بەسەر مردنی مانگرتوانەوە. ئێمە خۆمانەوە ئۆفەرەمان پێیان وتمان وەرن سەرمایە گوزاری لەسەر گیانی ئێمە بکەن، بڕۆن دەسەڵات بهێنە پای داواکاریەکان. ئێسش دیسانەوە هاتووە خەریکی شاگردێکی زۆر هەزیل و زۆر بەسیت و زۆر شەرمەزاریانەیە بۆ دەسەڵات. ئەویش ئەوە بووە کە ئێوێ چالاکیەکەی ئێمە سفر کاتەوە. ئێمە خۆمان نەزانین چۆن شادەماری هەردوو بنەماڵەمان گرتووە، شادەماری شاگردەکانیشیانمان گرتووە بەستوێتیەوە بە مەوزوعی بایکۆت و ئەوانە و کۆمەڵی کارتی تێکەڵ کردو هەر قیزمان نایە لە ڕاستیا زۆر لەسەر کەیسەکە بۆسین. بەڵام ئەوەی کە جەناب و باسی کرد کە مەوزوعی تەوتین و هەژماری منە بەداخەوە ئێمە چەنە گلەیمان لە یەکێتی و پارتی هەیە کە درۆکەن لەگەڵ ئەو بەڵێنانەی کە بە میلەتەکەمانیان لە کاتی هەڵبژاردنەوە دوایی بە حەشامات ناویانە بن وەکو جەنابتانەزانن و بە پۆپۆلیستی ناویانە بن. ئێمە بەڕاستی سەرنجیشمان لەسەر حکوومەتی عێراقی هەیە. حکوومەتی عێراقی ئەوە ڕۆڵی حکوومەتداری نییە کە وازیەکە کە تۆ پێت وایە ئەبێ موچە بە نیشتیمانی بکەیت تەوتینی بکەیت لە ڕاستیان ڕێکاری زۆرت بەدەسەوەی ئەتوانی دوو بنەماڵەی ئۆلیگارشی نابەر دەسەڵات داریش بن دوو زۆنیان داگیر کردو خۆیان سەپاندۆ بەسەر میلەتەکەمانە. یعنی حکوومەتی عێراقی هەموو لە کاتی ترا بۆ ئەتوانێ بە یەک هەڕەشە سفریان کاتەوە بۆ ناتوانێت بۆ تەوتینکردنی موچەکە کە پرسێکی گرنگە. بەس مامۆ سعادی من پرسیارەکەم لەویاوە بوو ینی جەنابێت تۆزێ ینی سیاسیانە و فکریانە بۆی چوویت بەس منەمێ زۆر بە سادەیی وەڵامی خەڵک بیتەوە ینی بۆچی هەر یەکە لە قوبا تاڵەبانی و باڤڵ تاڵەبانی هەر زوو ئاوا چوونە ژێر باری ئەم هەژماری منە کە شەڕی تەوتینیانە کرد بۆ موچەخۆرانی دۆنەکەی خۆیان. ئەمە حەقی بە کارتی مامەڵەکردنەیە بە بەشداریکردنیان لە حکومەت پێش ئەوەی کە بگاتە کاتی پێکێنانی حکوومەت ئەو پێی وایە ئەوەی لە دەورەتی حەشاماتە و ئەو هەڵبژاردنێکی ساختەکاری بووە پڕ بووە لە ساختە یعنی ئەوێ بە خەڵکەکەی خۆی بڵێ زۆریش پێویستم بە تۆ نییە دەنگم بیتی من کلیکێکەکەم و بە کۆمەڵی عملیەی ساختەکاری ئەتوانم دەنگی خەڵک ساختە بکەم و عملیەکە بدزم بۆ خۆم و ئەو پێی وایە ئەو حەشاماتە هەر ئەوەی پێڕەوا بینیەکە لە کاتی هەڵبژاردنە کۆمەڵێ بەڵێنی پێباوە لە نزیکترین کاتی دوای هەڵبژاردنە پەشیمان بێتەوە. زانی من سەرنجێکەمە بوو لەسەر لێدوانەکانیان لێدوانێکی زۆر پێکەنی ناوی بوو یعنی لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆتانەزانن بە مدیر عام ناوی مەسرور بەرزانی ئەبرد ئەمڕۆ لە قسەکانیا بە خاوەنپایە ناوی ئەبرد ینی تۆ سەیری ئەو مفارەقە گەورەکە ئەیوت نایڵین ببێ بە مدیر عامیش زاب خودێ ئێمە نایڵین ببێ بە مدیر عامیش کەچی ئەمڕۆ بە سەرۆکی خاوەنپایە ناویە برد. یعنی ئەو حەشاماتەی کە ئەو لە نێوان دووکەوانە من حەدم نییە بە خەڵک بڵێم حەشامات بەڵام ئەو حەشاماتەی کە قوبا تاڵەبانی ناویان ناوزەدیانەکە پێی وایە زاکرێەوە نەلاوا زاکرێ ڕۆژێ بە یەکێک بڵێ نایڵین ببێ بە مدیر عام وە لە دوای هەڵبژاردن هێشتر
کابینەی دەیەمی وەرنەگرتوێتەوە ئەم بە سەرۆکی خاوەنپایە ناوی بردووە بۆیە یعنی بابەتەکە بابەتێکی تەواو ئەوەی ئەوان بە تەواوەتی پۆپۆلیستیە هەر تەنانەت سەرکردەکانی پارتیش لە خودی سەرۆکی حیزبەکەەوە کە مەسعود بەرزانیە پرسی باسی دەوڵەت و ئەمانەی هێناوە پۆپۆلیستیانە خەڵکی بۆ تەیارەکات و حەشاماتی بۆ ڕێکەخا و ئەمانیش باسی تەوتین دیسانەوە حەشاماتی بۆ ڕێکەخەن پرسێکی زۆر زۆر هەزیل و ناشیرینە. زۆر باش مامۆستاشنە ینی من و کاتە ویستم ئەمە بوو ڕژێنم دوای بێم ینی تۆ یەکێک لە ناو قسەکان تاوت یەکێک لە داواکاریەکانمان تەوتینە بەڵام ئەو تەوتین کۆتایی هات ینی من هەزانیارێکیش بۆ جەنابەت لەگەڵ بەرپرسێکی باڵای ناو شانتەکە من قسەم کردووە کە لەگەڵ وەزیری دارای عێراقا کۆبوونیان کردوتیانە بە هیچ شێوێ باسی پلەبەرزکردنەوەش مەکەن بەوش ڕاست هەنی ئێمە چی ئەەکەین بەڕاستی ئایا ئەمە ئاستنی سار دەکوتینی یا نەخێر ئەمە کۆمەڵێک چالاکی و هەوڵە بۆ ئەوەی کە ناچار بکرێن بێنە ژێر داواکاری و داخوازیەکانی ئێوە. بڵێ ئێمە مادەم تا ئێستا کۆمەڵێک هەیە بە بوێرانەوە ساوت و لە شەقام و داوای مافی خۆیەکە هەرگیز بێ ئومێد نابین. ئەم دەسەڵاتە ئامانجی ئەوەیە بۆی هەموو ڕێگەکانە لێ ئەگرێت و پێتەڵێ ئەمە کۆتایی ئەوەیە تازە تەوتین ناکەم تازە لە بەرزکردنەوە ناکەم بۆ ئەوەیە تاو خەڵک بکاتوانێ خەڵک بێهیواکە خەڵک بێ ئومێدکە وەکو چەند ساڵەکە ئەم کاری ئەنجام ماوە بەڵام نەخێر ئێمە پێڵێنەوە چەندێک تۆ ئێمەدی بڵاوکەیت و ئێمە هەر بەرداوامی لەسەر خەباتی خۆمان ئێمە هەر بەرداوامی لەسەر جێبەجێکردنی داواکارەکانمان ئەم خەباتی ئێمە 11 ساڵە هێناومانە جاری وە خەبات هەیە تەنها 30 بۆ 50 ساڵەوە تا کۆگەیتە دەرئەنجامێک یعنی ئەوە نییە مەبڕی 11 ساڵ و تاو کۆتایی پێبێن نەخێر زیاتر ئەسوورترمانەکە بەرامبەر بە خۆیان زیاتر وامان لێکا ئێمە زیاتر جەخت لەسەر جێبەجێکردنی داواکارەکانمانکەینەوە ئێمە هەموو ڕێگەکانە گرینە بەر تەنها لەناو هەرێمانە ئێمە دەرەوەشمان پێویستە پشگیری دەرەوەمان پێویستە وڵاتانمان پێویستە ئەمە بۆ لە بەردەمی ئێناوەستین لە پێنای ئەوەی کە بەڕاستی ڕووی ناشرین ئەم دەسەڵاتە پیشانی لانی دەسەڵاتدارانی دەرەوە بین ئەو زلهێزانە بین کە پشگیری لەم دەسەڵاتاکە ئەو دراوسیانە بین کە بوونە تا بەڵامکاریمانە بەرژەوەندی سیاسیان لەگەڵ ئەمانانی ینی یەکێک لە قسەکانی مامۆسادی باس لەوەکە خۆ حکوومەتی عێراق بیەوێ بەیانی تەوتین ئەسەپێنێ بەڕاستی ئێمە بۆ یەتە ژێرباری داواکاری پارتی وێچێتی و بەرژەوەندی سیاسیەکە بڵێ ئێمە ئەومان بیر نەچێت ئەمان جگەلەوەی کە بەرژەوەندی ئابووری هەیە لە بینیانە بەرژەوەندی پلۆپۆستیش هەیە لە بینیانە جگەل و اقتصادی کە هەیە لە بینیانە ئەوان شەڕی پلۆپۆستیانە چەند وەزارەتی باتێ چەند پشکی بەرکوێ لەم وەزارەتە چەند مدیر ئامی بەرکوێ چەند جێگری بەرکوێ چەند ڕاوێژکاری بەرکوێ ئەمان هێندە شەڕیان لەسەر پلۆپۆستەکەیە زۆر جار ئامانجێک سەرکیەکان بچۆتەوە کە دابینکردنی بژێوی ژیانی خەڵکە و لەگەڵ حکومەتی ناوەندیشا بە هەماشیانی ئێمە بۆ ڕوومانکرۆتە هەردوو لایەن حکومەتی ناوەندیش بەقەدەر ئەوان بەرپرسە حکومەتی ناوەند دادگای فدرال بۆ فشارەکانت تۆ ناکەیتەوە لەسەریان یعنی هەر هەمومان ئەزانین ڕۆژانە چەند هەزارەها شت بە قاچاق لە بازگەکانەوەیەت هێلکە گۆشت دووک جگەر ئەمانە لەکوێیەن بە ماڵی من ناڕوا بە ماڵی مناتیە پڕێ من نتوانم دەسەڵاتم هەیە 1 کیلۆ سەردانی دەروی وڵاتمان حکومەتی عێراقیش ئاگاداریەوە حکومەتی عێراقیش ئاگادارەکەواتە ئەو داتا و زانیارانێک کە لە حکومەتی هەرێم داواکە ئەزانێ ناڕاستە بۆ قوبوڵیەکە بۆ خۆی ناچێت لیژ نەدانێ هەر کامێرەکان بچێت لێ قوڵی لە کامێرەکانکە مانای تا لیژنە دروستەکرێنێرێتە ناو گۆمرگەکان ئەڵێ کامێرەکەمان هەفتەیەکی لیژ ناکە یعنی ئەمە وشەی قەناعەتکردنە بە ئێمەیەکی چاوکراوی هیچ نەبێ نیوەی میلەتەکە چاوکرا و ڕۆشنبیر و تێگەیشتووە تێگا ئەمانە ناڕاست قساکەن ئەمانە ناڕوونن بە هەربانی عالەمی ئاشکرا درۆ لەگەڵ خۆیانەکەن ئێمە ئەو چینین کە لەسەر پێی خۆمان وەساین بێئومێد نینەوەی ئەوان هەوڵێن لە بێئومێدکردنمان و بۆی ئێمە تااقەتمانەوێ ئێمە تااقەتمان هەیە ئێمە ئەبێ ئەوان تااقەت بڕووکیانکەین ئێمە خۆمان هەر بەردەوامە بین زۆر باشە کاکی شێغاکۆ ینی قسێکی شێر لەسەرەوەی بەڕاستی بردننی نەوتی قاچاق خۆ هەر لە زۆنی سەوزانیە سلێمانی نییە لە حاجی ئۆمەران و لە ئیبراهیم خەلیلی شەیە بەڕاستی ئێوە بۆ گرتوتانە بەس بە سلێمانی بەڵە قوربان دەست خۆش کاک سامان ئێمە خەڵکی سلێمانین بەڵە ئێمە دەسەڵاتی سلێمانی زۆڵمە لە ئێمە کات خەڵکی سلێمانی ئەبێ خەڵکی دەڤەری سەوز بزانێت ئەو زوڵمەی کە من لە زۆر شوێن باسم کردووە با سەریح بین لەگەڵ یەکترینە کاکە ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو عائیلە ڕێکەوتون کە بەیەکەوە زوڵم لە هەردوو دەڤەر بکەن
من خەڵکی سلێمانیم خەڵکی سلێمانی دەڤەری سەوز خەڵکی دەڤەری سەوزم یەکێتی زۆڵمی عایلەی تاڵەبانی زۆڵم لە منەکە کاکە یەک پارتی زۆڵمی لە من نەکردو تا ئێستا ئەوەی کە زۆڵم ینی بە پێ جاکردنەوە دوو زۆنە هەردوو دوو زۆن جیا کراوەتەوە یەک هەموو جا خۆشانە چنە ژێر ئەو وینەکاڵێ من دەسەڵاتی ئەم دەسەڵاتی لە زۆنی زەر نییە مەسوود بارزانانی سەرۆکی حکوومەتە دەسەڵاتی لە زۆنی داویستمەوە بڵێم لە مەکتەب لە من خۆم مامۆسام مدیری مەکتەبێک ئللا ئەبێ لەولا مدیردا بندرێ بۆ یەکێتی بۆ لێرژی مدیرێدا بندرێ یعنی اتفاقیان کردووە ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو عائیلەیە بەوە ڕێکەوتون من بچەوسێنەوە هەر کەسی ژێردەسی خۆی بچەوسێنێتەوە زوڵمی لێ بکات داهاتی بخوا سەرخان و ژێرخانی بە جۆرێک لە جۆرەکان ئەم کەسانە کاک سامان من حەزم کرد ئیشارەتە بم بۆ پرسیاریش کە لە هادیت کرد کە بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی هەردووکیان تەرویجێن بە هەژماری من ئەوە ئێمە دەمێکی ئەزانی ئاگامەلێتی کە دە هەژماری من لەگەڵ عائیلەی تاڵەبانی لەگەڵ عائیلەی بەرزانیا شەریکن پێکەوە داهاتێکی زۆریان هەیە و زۆر مطمئنین لەوە و دیفاعیشی لێەکەن ئەو کاتی وەکو لە کاتی بانگەشە هەڵبژاردنا قسەیانە کرد ئەمە زۆر لە چەنەها شوێن باسم کردو کە ئەمە بەس بۆ وەکو خۆیان ئەیانود پای هەڵبژاردنە ئێستا معنای چی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بە ئێمە ئەڵێن بە خەڵکی کوردستان ئەڵێن با چاکیەکانی لایەنە چاکەکانی هەژماری من بۆ خەڵک ڕوونکەنەوە کاکە ئەو خورمایی کە بافڵش و قوباتیش ئەی خوات ناوکەکەی لە گیرفانی ئێمە زۆر دەمێکە با خەڵکی کوردستان بزانێ ئێمە زۆر لەوە واعیترین زۆر لەوە هوشیارترین کە نەزانین هەژماری من چ زەربەیەک ئەدا لە خەڵکی کوردستان هەژماری من باشە بۆ ئێمەونە ئازان مێساج جەنابش تۆ کاگادی هەڵی کە ئەمە دیزاین کراوە مەڵبژاردنەوەانە بەڵام منە پرسیاری بۆ نمونە و میوانانە مەکەم کەیانێنم لانی دەسەڵاتنە ئەیڵە کاکە ئێمە لە ساهشتای خەڵکی کوردستان دەنگی بە ئێمە یاوە من نامەوێت یعنی بۆچی ئێمە میلەتێکیەوەە فەقیرین زوو هەڵە خەڵەت من نامەوێت بچمە ناو بەڵێنەکانی ئەوانەی هەڵبژاردنەوە ئەگەر هەڵبژاردن ڕاست بێ ئەوە نەڕاست بێ و قەنەعاتی پێکەن سەدام حوسێن لە 1990 ئەهێنا بەشار ئەسەد لە 1990 هێنا و لە ماوەی 11 شەڕە بەس خۆ ئیشکرێ نیوەی ڕاست بێ بابە نیوەی ڕاست بقیناکە باز معقولە لە 1970 ئەم هەموو گەندەڵیاکەن ئەو ڕۆژەی کە بەشار ئەسەد ڕۆیشت گاک سامان ئەو ڕۆژەی کە ڕۆیشت هەفتەی پێشووتر معاشیە لە 400 معاشی زیاد کردبوو یعنی نازان ئەمانە بەتەمای ئەوەن خەڵک بچە بەس یەک مەقولەی ستالین جێبەجێەکەن ئەمانە هەردوو دەسەڵات هەردوو عایلە تەنها ئەوەیە ئەڵێن احترامن بۆ خەڵکی کوردستان احترامن بۆ هەموو مامۆستایان و بۆ جەنابیشان و بۆ ئەم منبەرەی ئێوە ئەڵێ ئاژەڵەکەت برسی بکە شوێن تەکەوێت ئەمان ئەم خەڵکیان وا برسی کردووە دەلیلیان کردووە خەڵکی کوردستانیان زەلیل کردووە زامن ویستم نامەوێت زیاتر بچمە باسی هەڵبژاردنەوە وڵای هەر لەسەو قسە بمێنەرۆ من بیرمێ حەڤەی شوبات ینی خۆم لە ناو خۆپشاندان ینی دوایەوە چەندین هێنیشکرا خۆپشاندانی کە کرا و کاتەکی خەڵک کێشەی برسیبوونی نەبوو بەڕاستی خەڵ وەزی باش من شتێکم بەرگوێکە وتیان سەرکردەیەکی باڵای ئەم هەرێمە لەگەڵ ڕاوێژکارێکی باڵای ئیسرائیلیا دانیشتێتی کاکەمە چی بکەین بۆ ئەم خەڵکە هیچ خۆ کێشەیشی نییە بەرە ئاماوە دژمانەوە سێ وتویانە سیاسەتی برسیکردن پەیڕەو بکەن دوای هەر لە سەوقسەیتەوە خەڵک دواتانەکەی ئێستا ئێمەوامان لێ هاتووە بەس ئەمانەوێ موچەکانمان پێ بدێت ئەوەنە برسیان کردوین خەڵک بەلایەوە کێشە نییە کێ سەرۆکە و کێ حاکمە پێشتر ئەمە کێشەمان بوو بەڕاستی کاک سامان من ئەگەر یەک تۆز مەجالم بیت ئەمەوێت دوو سێشت بۆ خەڵکی کوردستان ڕوونکەمەوە بەڕاستی ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو عائیلە ئەوەی کە من زانی بێتم تەنها یەکشت ئەزانن تەسەووریشم وایە کە مامۆستاکانیان یا لە زانکۆکانی دنیاە خوێندویانە بابەتێک هەیە اختصاسێک هەیە پێڵێن ئیدارەی قەیرانەکان ئیدارەی قەیرانیان خوێندو ئەمان لە ساڵی 2011 کە باست کرد خەڵک باسی خەدەماتی کرد بەڵام وایان لێ کرد ئێستا یەک کەس باسی خەدەمات ناکە لە کوردستانە کێم بەس پێم بڵێ بەڵێ کێشەی شوورەی و کارەبا و خەدەمات و شەقامی هیچی بیر نەماوە بەس کەواتە ئەمان تەنها ئەیانەوێت خەڵک هەموو شتێکی لەبیر چێتەوە بەس خەڵکیان برسی کردەوە بەس بیر لە موسەکەی بکاتەوە
هیچ شتێکی تریان ناوێ ئەمان ئەم دوو دەسەڵاتە بەڕاستی تەنها ئەوەیان ئەوێ کە خەڵکی کوردستان برسی بێت و شوێن خۆیان بکەوێ بۆ ئەوەی بیر لە هیچ خزمەت گوزاریەکی تر نکاتەوە. بەڕاستی من ئەیڵێم خەڵکی کوردستان سوورەیە، بەڕاستی کاکسەمان سوورەیە لە وڵاتی دەوڵەمەندی وەکو کوردستانە، وڵاتێکی دەوڵەمەندی وەکو کوردستانە ئێمە باسی موچە بکەین. زۆر عیبە ئایا بەڕاستی ئێستا ئەیڵێمەوە دووبارەی یەکەمەوە تەنها باسکردنی موچە سوورەیە بۆ ئێمە. بەڵام کە خەڵکی گیرفانی بەتاڵ بوو ناچارە. ئەوە مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەتە کاتێک کە تۆ سەقفی داواکاریەکانە بەرز نەکەیتەوە ئەو زیاتر. ئەڵێ ستالین چی کرد؟ هەموو وەزیرەکانی بانک ڕۆژێکیان لە قاعەیەکی گەورەیان مریشکێکی هێنا یەکە پەڕەکانی لێ کردەوە هەمووی، یەک پەڕی پێوە نەهێشت، ڕوتی کردەوە. دوایی مشتێک گەنمی هین کرد، دنکە گەنمی بۆ دائەنا بۆ سێرەکە لە هەموو دەوروبەری زیاتر شوێن ستالی نەکەوت مریشکەکە. ئەمان تەنها هەر حیزبەکەشیان حیزبی هەردوو لایەن حیزبێکی ستالینی لینی نییە، هیچ شتێکی تریان ناوێ ئەمانە. زامە من مەبەستم تەنها بمبورە کاکسامان ئەمەوێ ئەوە بۆ خەڵکی کوردستان ڕوونکەمەوە. ئەوانەی کە لەو خێمە داوای مافی خەڵکەکەن، ئەوانەی کە لەسەر شەقام لە 2011 و بە تایبەتی لە 2014 داوای مافی خەڵکەکەن، پێویستە هەردوو عایلەی بارزانیش و تاڵەبانیش بێن لەسەر چۆکدا بنیشن لە بەردەستیانە، بڵێن کاکە فێرمان بکەن، فێری علمان بکەن، فێری ئیدارەمان بکەن، فێری زانستی سیاسیمان بکەن، فێرمان بکەن کاکە کە تۆ لە شاخەوە هاتی هەردوو عایلە لەگەڵ هەردووکیانمە کە هەردووکیان لە شاخەوە هاتن کاک سامان هیچیان نەئەزانی بەعترافی کاک نەوشیروان کە هات نەخوارەوەتی با کاکە ئێمە لە شاخ بووین لە ئەشکەوت بووین، ئەمان لە ئەشکەوتەوە هاتوونەتە خوارە بۆ شار هیچیان نەزانی. لە ماوەی 34 ساڵە بە نەزانەکانی خۆیان بەوانەی کە تەنها دۆستی خۆیان و زاوا و خزم و کەسوکاریەکانی خۆیانن، وەکو بڵێ دوو لە ڕێی جەنابتان و خەڵکی کوردستان کۆیلەکانی خۆیانن کردیانە خۆیان و پارێکی زۆریان دانێ و زۆریان ئەدەنێ وڵاتیان وێران کرد. ماوەی 34 ساڵە و وڵات وێرانەکەن. بۆیە من هەر لە ئێسەوە ئەیڵێم وڵات وێرانکردن بۆ ماوەی 34 ساڵ دڵنیابن خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە لا نەچێت و نەڕوا بە 34 ساڵی تر چاک نابێتەوە. زۆر باشە دەست خۆش بێ. مامۆسادی من جاجات دەیبینم هەندێک تانکەرە نەوت دەگەڕێتەوە، یعنی با پرسیارە سادەکە من وا بکەم ئێوە تاکەی لەویا دەمێنەوە خۆ دەسەڵاتداران ڕەنگە هەنگاوێ لە پێشەوە بیرکەنەوە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژە ڕێگە نێڵێن بە تانکەرە نەوتەکان مە ڕۆنجارێ ئەمانە دڵیان گەرمەوە با ڕێگەتان لێ نەگرن دوایی وەکو خۆی لێ دێتەوە. یعنی پلانی ئێوە چییە بەڕاستی؟ وڵا لە ڕاستیە کاک سامان هیچ کاتێکیان لێ زیاد نییە ئەوان تەنکەر ڕاگرن گەر بەدەست خۆیان بێ. هەر ئەمڕۆ یعنی ئێمە دڵنیاتانەکەینەوە هەزاران تەنکەرمان جێڕاوەتەوە. بۆیە ئەوان شتیوان ناڵێن بڵێن قەیچێکا دووسێ ڕۆژمە ڕۆن وایش بڵێن کەواتە ئێمە توانیمانە سەرمایەکانیان ڕاگرین و ئەوەی ئێمە چیەکەین پلانمان ڕێیان لە ستۆدیۆ مامۆستا مامۆستا شێخ ئاکۆڵێم کە لە ستۆدیۆ هاتنە دەرەوە ینی تا نیوەڕۆ لەگەڵمان نابوو لە چالاکیەکی هەبوو کە ئەویش ئەوە بوو ڕوونکردنەوەی دۆخەکە بوو و پاشان ئێسش لە ستۆدیۆیە هەر خەباتە و هەر قسەکردنە لەو بارەیەوە ئەمانەوێ وزە و مانەوە و تاقە لە هینەوە وەرەگرێ مامۆساوەڵات تۆزێ سەوتەکەت قەتع بوو مامۆسایان تێ نەگەشتن ئێوە تۆ باسیوانەکە بازان پێی وا پێم وا بۆ وتی ئێوە کە لێرەشن هەروەک وایە لە خێمەکە بنیانی چم چالاکێش وایە بەڵێ ناویستم بڵێم هەر لە چالاکیەکە هات
لە ستۆدیۆ هاتنە دەرەوە یەکسەر بگەڕێنەوە بۆ لامان چونکە لە ڕاستیە ئێمە پێویستمان بە تاقە وزەی ئەوان هەیە کە تاقە وزەیەکی زۆر گرنگە بە لامانەوە لە پایەکانی کاری مەدەنین لە کوردستان و دوو بەڕێزە ئەمەوێ بڵێم خەڵکی کوردستان ئێمە تەکلیفتان لەکەین داواتان لەکەین ئاو بە ئاشی هەردوو بنەماڵە و بنەماڵە شاگردەکانی تکەیان مەکەن کە لە ناوچەی ئاڵتونی سلێمانیە بزنسی ملیاردیان هەیە ئاو مەکەن بە ئاشیانە بڕوا بە چاواشەکاریەکانیان مەکەن وەرن سەپۆرتمان بکەن بەڕێزان مانەوە و مقاومەی ئێمە تاقەی ئێمە مەحدودە بەبوونی ئێوە بە قەرەباڵغکردنی ئێرە بە ڕێگری ئێوە ئێمە توانایمانەوەی زیاترمان هەیە واز لە یعنی ئەو هەموو ئەو دەواازانەی کە پەرتەوازەمانەکەن تووشی چاواشەکاریمانەکەن هەمووی داخن دەواازەکان داخن دەواازەی متمانە بە میلەتەکەی خۆمان دەرکەوت زۆربەی ئەو سەرکردانە سەرکردەی باغە و پەشمەکین بڕایان پێمەکەن وەرن پێکەوە با ئەم خەباتە سەرخەین پێویستمان بە هاوکاریتانە بۆیە کارەکەی ئێمە کاک سامان جدیە پلانەکەمان کەوتۆتە سەر ئیستیقبالی خەڵک لە کارەکەی ئێمە لە ڕاستیە توانای ئێمە مەحدودە ئەم توانە مەحدودە بە من یەک ئەمەوێت مامۆساشنە شاهیدە لە کۆتا ڕۆژی مانگرتنە پێم وتن بەڕێزان وەرن با مانگرتن لێرا بنێژین تا ئەو کاتەی جارێکی کە دەسی بۆ بینەوە ئیتر بەکاری نێنین سەرمایەکی ڕەمزیە بۆ هەر یەکێکمان دروست بووە و کۆتایی پێبێنین بەڵام ئێستا ئەمەوێت تەناوەک و تەجربەیە باسی شتێکتان بۆ بکەم بەڕێزان ئێمە 15 ڕۆژ بە برسێتی لە ژێر خێمەیەکە بەرگەمان گر 5 ڕۆژی کەشی چووە سەر لە خەستەخانە بڕوا بکەن ئەگەر خەڵک بێت توانای مانەوەی ئێمە ئەتوانین 15 مانگیش بمێنینەوە چونکە میلەتەکەمان ئەستەگەین لەوە گەورەترە ئێمە کاتی زێڕینی خۆمانی پێبین ئەمە هیچ مجاملە نییە بەڵام لێگەڕێن حیزب زیهنێتی خەڵکی تێگیاوە وەرن ئەوەی پێوترێ خەباتی خەڵک زۆر گرنگە هەموو حیزبەکان بە چۆکایەنین وایەن لەکەین ئەو سفرە ڕاخراوە ئەو تەحالوفە فاسیدینەی کە سفرەیەکە بۆ هەمویان ڕاخراوە سەریان تێکردووە و خەڵکیان وا لێ کردووە من تەمەنم 45 ساڵە تەحەداکەم لە 95 خەڵکی کوردستان وەکو من توانای گەرمکردنی دوو ژووری نییە لە زستانە وەکو من توانای فێنکردنەوەی دوو ژووری نییە لە هاوینە ئاخر کاکە خۆبەزم و حساب نییە ئایا ژیانی ئێمە لە چ ئاستێکایە ئەمە یعنی پاڕانەوە نییە لە بەردەم دەسەڵاتە ئێمە تەحەدایەکەی نەبێ ئەبێ ئێمە ژووک و ئەوان بژین بەڵام بەڕاستی پێویستمان بەو خەڵکە هەیە واز لە چاواشەکاری سەرکردەی باغە و ترسنۆ کوشتی وا بێنن دەست خۆش بێ مامۆساگیان ماندوو نەبن شنەخان بڵێ تاریخی کۆتایی چیانی بەناوەکە بەرەو کۆتایی ڕۆی بڵێ مامۆساهادی ئاماژەی بە خاڵێکی ئەم ڕۆژ لە زۆربەی لە دوانەکانە من ئاماژەم بە خاڵێکوتیان مامۆسا بۆ لە خێمەی مانگرتوانە گواستانەوە بۆ خێمەیەک لە بەردەم ڕێستۆرانتێکە وتمانەمە تەحەدایەکە بۆ ئێوەی دەسەڵات کاتێک کەلێمە لەژێر ئەو خێما بوون بڕیاری مانگرتن لە خۆراک خۆمانیا بمان ئیجبار نەکرابوو لە سەروان تا بڵین لەبەر خاتری ئێوەنان ناخۆن لەبەر خاتری ویژدانی خۆمان و خەڵکە دڵسۆزەکەی چواردۆرمان ئێمە مانگرتن لە خۆراکمان ئەنجاممە هەزارەها بوختان و تەشیر بکرایتیان ئەنو شەوان ئەمانە بە دیلیڤەریشتیان بۆیە ئێستا هاتوونە بەردەم ڕێستۆرانتێکە لە جیاتی سێژەم شەژەم نانەخۆین کوێسێمەوە و نەخۆش شەژەمان بۆ نووسراوە من و ئەو سیانزە هاوڕێم کە پێکەوە بووین لە جیاتی سێژەم شەژەم نانەخۆن و لەسەر ئەو شەقامەمێنینەوە برسێتی و کارمان تێناکە ئیرادێکی هێندە بە هێزمان هەیە من وتم خەباتی مامۆسایان تەنها 11 ساڵ نییە ئەتوانین 30 ساڵی کە بەردەوام بین وەکو مامۆساهادی ئاماژەی پێکێ نەک 15 مانگ ئەتوانین 15 ساڵێکی ئێمە لەلا بین هەتاوەکو چەک بم دەسەڵاتەدا ئەین داوا لە هاوڵاتیانەکەم لە خەڵکەکەم چۆن بەتەنگی ئێمە هادووکو مانگرت و ئێستا منێکی مانگرتووە چمۆلای هاوڕێ مانگرتووەکەم لەوێ لەگەڵ هاو خەباتەکەم تکایەوەرن پشتیوانمانکەن و بۆی ئەم دۆخە تێپەڕێنین ئەگەڕێتەوە بۆ خێمەکە بڵێ داشتان ساق بێ بەس ماڵێ یەک دقیقە نەوەی چم نەماوەڵا یعنی من ئاریەکی چەند جملەیەگە پێم بڵێ چکە کاتەکە تاوا بوو باشە من داواکاریم چەند داواکاریەکم هەیە یەکەمیان لە خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان
ئەگەر بەم شێوەی کە ئێستا هەیە ڕازی بن ئەوە دڵنیابن ئێستا ئەو دوو دەسەڵاتە ئەو دوو عائیلەیە حسابی کۆیلەمان بۆکەن دڵنیابن هەتا 100 ساڵی تر کوڕی کوڕەکەشتان هەر کۆیلە ئەبێت کۆیلەی کوڕی کوڕەکەیان ئەبێت ئەمە یەک دووهەم داواکاریم لە خەڵکی دڵسۆزی کوردستان هەیە ئەو خێمەیە بە تەنها بەجێنێڵن بێن بەدەنگمانەوە سێ داواکاریم ئەگەر لە جەول عەبایە وەکو عەرەب خۆیان ئەڵن داواکاریم لە حکوومەتی مەرکەزی هەیە ئەم هەموو تاڵان و بڕۆیی ئەم هەموو خراپەکاری ئەم هەموو دزی و فزیە کە لە کوردستان ئەکرێت ئەگەر خۆیان شەریک نین و کە گومانیشمان زۆرە کە شەریکن لەگەڵیان حدێکی بۆ دابنین زۆر سپاس بۆ شێخ وڵا کاک سامان هیوادارم ڕاگەیاندنیش ڕۆڵی خۆی ببینێ بە بەردامی ڕووماڵ کا لەبەر و دەسەڵات فرسەد نێنێ لە دۆخەکە چکە بەڕاستی ڕووماڵێکی هێندە جوانتان کرد و 50 ڕۆژە هەمیشە لەگەڵ ساڵی ڕێگەماتوان ئەوەی کە کرێ وەکو بیدیای گوازین و لە قزمەتانە ماوەسا شنالی زۆر سپاس بۆ تۆ هەروە زۆر سپاس بۆ هادی حەمە ڕەشید کە لە ناو خێمەی ناڕەزیەتیەکان لەگەڵ مابووی لە عربەتەوە زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکۆستە بینەری بەرنامەی حەوت. パスボーズの。 لەسا.